دیارەمە کۆبوونەوەیکی ڕاوێژکاری لە نێوان ڕێکخراوە ژینگەکان و هەروەها پسپۆڕان و چالاکوانی ژینگە لە ئاستی باشووری کوردستان و دوو تەوەر بە گرنگ تەماشاکراون. یەکێک لەو تەوەرانە بە بابەتی پرسی ئاوە کە با بڵێن باشووری کوردستان لە ئێستەوە لە داهاتووشا بە تەواوی ڕوبەڕوویە بێتەوە و تەوەرێکی تریشیان لە ناوچوونی دارستانەکانە، چ بەهۆی بۆردومانەکان و چ بەهۆی گریبان قەستە باشووری کوردستان و تەنانەت لە پارچەکانی دیکەش و هەروەها هەوڵێکی دیکەیە بۆ دروستکردنی تۆڕێکی ژینگەی لەسەر ئاستی باشووری کوردستان، چ لە ڕێکخراوەکان و لە پسپۆڕەکان لە چالاکوانەکان و هەروەها دواتر ئەم تۆڕە بانگەواز ئەکات بۆ پارچەکانی دیکەی باشووری کوردستان بەمبەستی پێگەێنانی تۆڕی ژینگەی لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی هەر چوار پارچەی کوردستان دەبێتەوە.